دیمەنی لافاوەکەی ڕۆژی یەکشەممەی ناحیەی کەسنەزانی سەر بە پارێزگای هەولێرە. ئەوەی هەرس دەهێنێت ماڵی هاوڵاتیەکە کە بەدەیان ساڵ ڕەنج و ماندووبوون دروستی کردووە و لە چەند خولەکێکدا بە بەرچاویەوە لەناو دەچێت. تەنیا بارینی 12.2 ملیم باران لافاوێکی بەدوای خۆی داهێنا کە زیانی بە هاوڵاتیانی نزیک ڕێڕەوەکانی ئاو گەیاند. کاتە ناوخانی تقریبن 8 متر 9 متر دوور بوو لەو ئاو ڕێڕەوی ئاوی بەهاتی و ئاوەشە نەستایە نازانم لە سەرڕە ئاو زیادی کرد سەدیان کردەوە نازانم چ بوو ئاوی زۆر هات پێڕان نەگەیشتن کە ماری قورتارکەن بەس تەنها مار و مدارەکەمان قورتار کرد زەرەر و زیان نارێن بەس دوو بت لە غاز و سۆبەچیان قورتار بوو هیچ کیان قورتار نەبوو. ئەو بە ڤیدیۆ سەلاجە و قەنەفە هەموو دەکەوتە ناو ئاوێ دەڕوا و کاتی بەڕاستی کارە ساتێکی زۆر ناخۆش بوو. ئەم کەسانەی لەم بارودۆخەدا ڕوبەڕووی زیان دەبنەوە خێزانە کەم دەرامەتەکانن کە بە ناچاری لەو شوێنانە خانوویان دروست کردووە یاخود بوونەتە کرێچی، بەڵام کە ڕوبەڕووی زیان دەبنەوە حکوومەت هیچ هاوکاریەکیان ناکات. بە گوێرەی پێشاتەکانی کەش و هەوا شەپۆلێکی دیکەی بارانبارین بەڕێوەیە. دانیشتوانی نزیک لە ڕێڕەوە ئاویەکان دەڵێن مەترسی لەسەر چەندین ماڵ و باخ و تەنانەت ئەو هاوڵاتیانەش هەیە کەوا مەڕدارن جگەرەوەی ڕێگای چەند گوندێکیش نزیکە لا داڕمان. ئێستا گەلافە بەردەوامبی مەترسی زەرزیان لەسا ئەومارانە هەیە هەموو عەدیقە و پەلەوریان هەیە سەسایارە هەیە ئەو منتکانە مەڕدارن لەسەر مەڕەکان زۆر زەرزیان هەیە دونێ بەخۆیان ڕاوەستا هەتا نەیان بەعرەزت شۆفەری هینا بوو مەڕەکان نەبە ئێرە 2000 سیارەکە تەناوێت ستا ئەو مارە کە خانەکەی فرۆشڕۆیشت مەرجێکی نوێ هەبوو کە تەناوی مەزێرە کە ناوکەندی ناوی عاد عیسام بۆ ئێستا سولای سزم ئێرە سەرزیانی زۆر زانە خەڵق ساڵ بن بە تۆرەکە تەناوێ ئێمە دوشەزان مندارمان بە قسەم لۆکردن لەویت کرد سامە کوڕمان کە تەناوی پیلشکە ئەمەلەتم لە کرد 5 ملیۆنی. زۆر جار پێشهاتە سروشتیەکان چاوەڕوان کراون و ڕووداوی ئاسایین. ئەوەی نائاساییە دۆخی ژیانی خەڵکانێکە کە بە ناچاری و لەبەر نەبوونی لە شوێنە مەترسیدارەکاندا خان و دروست دەکەن و هیچ دەسەڵات و حکوومەتێکیش نییە دەرفەتێکی باشتریان بۆ بڕەخسێنێت و ماڵێکیان بۆ ژیانێکی ئاسایی بۆ فەراهەم بێنێت. ئیدریس موحەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.